سڵاو و ڕێز و خۆشەویستیم بۆ هەموو لایەک ئازیزان خۆشەویستان فێرخوازانی زمانی ئەڵمانی بە زمانی شیرینی کوردی. بەڕێزان پرسیاری زۆرم لێ ئەکرێت و نامەم بۆیێت پرسیاری ئەوەکەن ئایا من چۆن ئەتوانم فێری زمانی ئەڵمانی بم. زۆر کەس ئەیانەوێت فێری زمانی ئەڵمانی ببن و سەرەتایانە، بەڵام نازانن چۆن دەست پێ بکەن و لە چ ڕێگەیەکەوە خۆیان فێری زمانی ئەڵمانی بکەن. بۆیە زۆر بە پێویستم زانی ئەم ڤیدیۆیەتان بۆ بڵاو بکەمەوە بۆ هیوایەی ئەم ڤیدیۆیە ببێتە هۆکاری ئەوەی بتوانن بە شێوازێکی ئاسان و باش فێری زمانی ئەڵمانی ببن و ئەم ڤیدیۆیە یارمەتی دەرتان بێت. ئازیزان خۆشەویستان، کەسێک سەرەتا بیوێت فێری زمانی ئەڵمانی ببێت، وەک ئەزانین زۆر گرنگە کە سەرەتا کەسەکە ئەبێ بزانێت بۆچی فێری زمانی ئەڵمانی ئەبێت. ئایا وەک حەز و خولیایەک، یان بۆ پیشە، یان هۆکاری خوێندنەوە هەر هۆکارێکی تر بێت. سەرەتا ئەوێت کەسەکە خۆی فێری ئەلفابێتی زمانی ئەڵمانی یا هەر زمانێکی تر بێ خۆی فێری ئەلفابێتی زمانەکە بکات، چونکە ئەلفابێتی هەر زمانێک وەک کلیلی دەرگایەک وایە، ئەلفابێت کلیلی زمانەکەیە. بۆیە ئەلفابێتی هەر زمانێک و زمانی ئەڵمانیش بۆ فێربوون و سەرەتای دەستپێکی زمانەکە زۆر گرنگە. و بەڕێزانم زۆر کەس ئەیانەوێ فێری زمانی ئەڵمانی ببن و ترسیان هەیە لە زمانەکەیە، یان سەرەتایانە ئەڵێن لە کاتی فێربوونی زماندا یان لە نووسیندا یان لە قسەکردندا ئەڵێن هەڵە ئەکەین. بەڕێزان ئەوە شتێکی زۆر ئاساییە، هەموو کەسێکی سەرەتایی هەڵە ئەکا و هەڵەش هیچ عەیب نییە، بە تایبەتی لە کاتی فێربووندا. مرۆڤ کە هەڵەی نەکرد و فێریش نابێت. بۆیە کارێکی زۆر ئاساییە و شتێکی زۆر ئاساییە کە لە کاتی فێربووندا، بە تایبەتی لە کاتی فێربوونی زماندا لە زمانی ئەڵمانیدا هەڵە بکەین، چ لە خوێندنەوەدا، چ لە نووسیندا و چ لە کاتی قسەکردندا. بەڕێزان ئەڵبەتە من ئەمەی بۆ ئێوەی باسەکەم وەک ئەزموونێک، خۆم ماوەی چەند ساڵێکە خەریکی فێربوونی زمانی ئەڵمانیم و ئەڵبەتە لە تۆڕی کۆمەڵایەتیش لە فەیسبووک و ئێسش ئەم کەناڵی یوتیوبم داناوە بابەتی فێرکاری زمانی ئەڵمانی بڵاو ئەکەمەوە. بەڕێزان و نووسین و خوێندنەوەش یارمەتیدەرێکی زۆر باشە بۆ فێربوونی زمان و زمانی ئەڵمانیش بە هەمان شێوە. بەڕێزان نمونە کاتێک ئێمە بمانەوێت ئەلفابێتی زمانی ئەڵمانی فێر بین، باشترین ڕێگا ئەوەیە نەک بە تەنها خوێندنەوە، بەڵکو لەگەڵ خوێندنەوەکەش بشی نووسین لەسەر دەفتەر ئەو بابەتانەی فێر ئەبین، ئەلفابێت و هەتا دوایی بیان نووسینەوە و هەروەها پێداچوونەوە و دووبارەکردنەوەی ئەو شتانەی کە فێران ئەبین یارمەتیدەرێکی زۆر باشە بۆ ئەوەی بەباشی فێر ببین و ئەوەی فێر ئەبین لە بیرمان نەچێت. و بەڕێزان ئەوانەی لە سەرەتای زمانی ئەڵمانیدان و تا ئەندازەیەک هەنگاوی بەرەو پێشیان ناوە و کۆرسی ئەلفابێتیان بڕیوە، یان ئاینس و بگرە ئاتسفای و تەنانەت بی ئاینسیش لە کۆرسی زمانی ئەڵمانیدا چوونەتە پێشەوە، سەیرکردنی ئەفلام کارتۆن بۆ ئەو زمانەی کە ئەیانەوێ فێر بن و بابەتەکەی منیش لەسەر زمانی ئەڵمانیە. ئەفلام کارتۆنی ئەڵمانی یارمەتیدەرێکی زۆر باشە بۆ ئەو کەسەی بیەوێت فێری زمانی ئەڵمانی ببێت. بۆیە زۆر بەسوودە ئەفلام کارتۆن یان کارتۆن بە زمانێکی زۆر پاراوی، سادەی، جوانی، زۆر ئاسان بە زمانی مناڵ ئەدوێت.
بۆیە گوێگرتن و تێگەشتن لێی زۆر ئەستەم نییە وەک ڤیدۆ و فیلم و هەندێک بابەت و هەواڵی تر. بۆیە کارتۆنی ئەڵمانی زۆر بەسوودە بۆ کەسانی یانەوێ فێری زمانی ئەڵمانی ببن، ئەتوانن ڕۆژانە یان بە پێی ئەو مەجاالەی هەیەە سەیری و کارتۆنی ئەڵمانی بکەن، دڵنیا بن ئەنجامێکی زۆر باشی ئەبێ و سوودی باشی لێ ئەبینن. و خوێندنەوەی کتێبی ئەڵمانی یان ڕۆژنامە و گۆڤارەکان دڵنیا بن ئەوەش هۆکارێکی زۆر باشی ترە بۆ فێربوونی ئەڵمانی و باشکردن و زیاتر بەرەو پێشبردننی زمانەکە. و هەروتمان وەک چۆن کارتۆنی ئەڵمانی بەسوودە بۆ کەسانێکی هەنگاوی بەرەو پێشتریان ناوە لە زمانی ئەڵمانیدا تا ئەندازەیەکی باشتر لە زمانی ئەڵمانی تێئەگەن، ئەتوانن سەیری زنجیرە و دراماکان یان فیلمی ئەڵمانی بکەن، دڵنیا بن ئەمەش سوودێکی یەکجار باشی بۆ ئێوە دەبێت. بە تایبەتی لە ئێستاە کە کەم کەس هەیە توانای ئەوەی نەبێ ئینتەرنێت بەکاربێنێت، یان ئەمڕۆ مۆبایلە زیرەکەکان هەرکەس مۆبایلەکەی لە گیرفانایەتی و توانای ئینتەرنێتی هەیە و ئەتوانێت لە یوتیوبی لە ئینتەرنێت هەر شتێکی بوێت بە ئاسانی دەسی بخات، ئەتوانێت هەر ڤیددیویەکی هەبێت لە یوتیوب سەیری بکات و بابەتی زۆر بە سوودی زمانی ئەڵمانیش لە یوتیوب هەیە، ئەتوانن بینەری بن بە پێ و ئاستەی کە تۆ هەتە لە ئەلفابێتەوە هەتاوەکو ئاسی ئاینس و ئاتسفای و بیئاینس و بگرە بیتسفای و سیئاینسیش لە یوتیوبدا هەیە. و بەڕێزان گوێگرتن لە ڕادیۆش دیارە سوودێکی یەکجار زۆری هەیە بۆ ئەوەی زیاتر بتوانیت لە زمانی ئەڵمانی تێبگەیت و ئاستی زمانەکەت باشتر بکەیت و بەرەو پێشی ببەیت. و زۆر کەسیش پرسیاری وەرگێڕ قاموسیان لێ کردووم، چ لە مۆبایل چیان پەرتووکیان هەر شتێکی تر بێت. بەڕێزان بەداخەوە زۆر بەداخەوە کە تاوەکو ئێستا ئەوەی من بزانم وەرگێڕێکی وا معتەبەری گونجاو بۆ زمانی کوردی بۆ ئەڵمانی تاوەکو ئێستا بزانەوەی من بزانم نییە. ئەگەر هەش بێ من چەند کەسێک وێنە یان بەرنامەیان بۆ ناردوون بەڕێزان وەرگێڕێکی کوردی بۆ ئەڵمانی هەیە، دڵنیابن هەڵەی یەکجار زۆری تایە ئەڵمانی بۆ کوردیە، زۆر جار بابەتەکان بە پێچەوانەوە وشەی ئەدەی تێ ماناکەی زۆر جیاوازترە لە مانە ڕاستیەکەی خۆی. بۆیە ئەیڵێم تاوەکو ئێستا قاموسێکی وا کوردی بۆ ئەڵمانی بە زمانی کوردی سۆرانی نییە. ئەگەر هەش بێ من تاوەکو ئێستا نەمدیوە، بەڵام باوەڕ ناکەم هەبێ. بەڵێ بە زمانەکانی تر وەرگێڕی قاموسی عەرەب دیکت ئەڵمانی بۆ عەرەبی قاموسێکی زۆر باشە بۆ کەسانەی تا ئەندازەیەک یان شارەزایان لە زمانی عەرەبی هەیە، ئەتوانن سوود لەو قاموسە ببینن ئەڵمانی بۆ عەرەبی. و ئەو بەڕێزانەشی شارەزایان لە زمانی فارسی هەیە یان زمانی فارسی ئەزانن، بەڕێزان ئەتوانن سوود لە قاموسی لوغەتنامەی ئەڵمانی ببینن، دڵنیابن ئەوەش سوودێکی زۆری ئەبێ بۆتان. لە تەلەگرام لە تۆڕی تەلەگرام لە بەرنامەی تەلەگرامە ئەتوانن سوود لە ئەم وەرگێڕە لوغەتنامەی ئەڵمانی بۆ فارسی ببینن، قاموسێکی زۆر بەسوودە بۆتان، دڵنیابن. و بەڕێزان قاموسێکی تر بە ناوی فارلێکسە یەکێکە لە وەرگێڕە لە قاموسە زۆر معتەبەرەکانی زمانی ئەڵمانی، زمانی ئەڵدیارە. ئەم قاموسە زمانی ئەڵمانی بە ئەڵمانیە، بەڵام قاموسەکە تایبەتمەندی قاموسە ئەوەیە ئەگەر وشەیەکی زمانی ئەڵمانی بیتێ بە چەندەها شێوە ڕوونکردنەوەی تایە و بە ڕستەوە و شێوازی بەکارهێنانی و ڕوونکردنەوەی زۆری تایە کە مانای وشەکە چییە.
دیارم قاموسە بۆ کەسانێک کە تا ئەندازەیەک زمانی ئەڵمانی بزانن، بۆ کەسە سەرەتایەکان ئەم قاموسە دۆزێک ئاستەمە. و بۆ ئەو بەڕێزانشی شارەزایان لە زمانی ئینگلیزی هەیە، پێم وابێ زمانی ئینگلیزی بۆ ئەڵمانی من وەک خۆم بەکاری ناهێنم، بەڵام دیارە قاموسگەلێکی زۆر وەرگێڕی زۆر هەیە زمانی ئینگلیزی بۆ ئەڵمانی، ئەوەی بیست بێتم پۆنس و هەتا دوایی قاموسی زۆر هەن کە ئینسان ئەتوانێت فێرخواز ئەتوانێت سوودی لێ ببینێت بۆ وەرگرانی وشەیەک کە ماناکەی نەزانێت یان زیاتر ڕوونکردنەوەی بەدەست بکەوێت. خۆشەویستان، هیوادارم ئەم ڤیدیۆیە یارمەتیدەرێک بێ بۆ تۆی فێرخواز بتەوێ فێری زمانی ئەڵمانی ببیت. هیوادارم توانی بێتم سوودێک بە ئێوە بگەێنم. سەرنج و پێشنیارەکانتان بە کۆمنتێک بنووسن. هیوام خۆشی و سەرفرازی بۆ هەموو لایەک کاتێکی خۆش.